کاتتان باش بینرانی خۆشەویستی بەرنامەی لاپەڕی حەوت لا بەرنمەیەکی دیکە و بە چەند تەوەری دیکە بەڕێ هاوکارانم بووینەوە میوانی ماڵەکانتان تا کۆتاییەم بەرنمەیە هاوڕێمان بن. بەیاننامەی هاوبەشی کۆتایی و توێژە ئەتۆمیەکانی ئێران و گروپی 501 لە لۆزان لەلایەن محەممەد جاواز زەریف وەزیری دەرەوەی ڕژیمی ئیسلامی و فێدریکا مۆگیرنی بەرپرسی سیاسەتی دەرەوەیەکی ئەوروپا بڵاو کردەوە. ئەو بەیاننامەیە ڕێگاچارەکانی ڕێکەوتن کراو بۆ گەیشتن با ڕێکەوتنێکی گشتی لە بەرچاو دەگیرێت. لە دوای ئەو ڕێکەوتنە سەرەتاییە ئێستا ئێران و 6 وڵاتی دیکە ئەمریکا، چین، ئاڵمان، فەڕەنسا، بریتانیا و رووسیا تا کۆتایی مانگی زیانی جوان واتە 3 مانگی دیکە کاتیان هەیە تا ڕێکەوتنی کۆتایی بنووسن. ڕێکەوتنی کۆتایی کە ئەگەری هەیە بە 12 ساڵ قەیرانی ئەتۆمی تاران کۆتایی پێبێت. راپۆرتی هاوکارم لەم بارەیە ببینن دێمەوەلاتان. بەیاننامەی هاوبەشی کۆتایی و توێژە ئەتۆمیەکانی ئێران و گروپی 501 لە لۆزان لەلایەن محەممەد جاواز زەریف وەزیری دەرەوەی ڕژیمی ئیسلامی و فێدریکا مۆگیرنی بەرپرسی سیاسەتی دەرەوەیەکی ئەوروپا بڵاو کردەوە. ئەو بەیاننامەیە ڕێگە چارەکانی ڕێکەوتن کراو بۆ گەیشتن بە ڕێکەوتنێکی گشتی لە بەرچاو دەگرێت. لە دوای ئەو ڕێکەوتنە سەرەتاییە ئێستا ئێران و 6 وڵاتی دیکە ئەمریکا، چین، ئاڵمان، فەڕەنسا، بریتانیا و رووسیا تا کۆتایی مانگی زایانی ژوێن واتە 3 مانگی دیکە کاتیان هەیە تا ڕێکەوتنێکی کۆتایی بنووسن. ڕێکەوتنی کۆتایی کە ئەگەری هەیە بە 12 ساڵ قەیرانی ئەتۆمی تاران کۆتایی پێبێنێت. ناوەڕۆکی ڕێکەوتنی سەرەتایی ئەوەیە کە ڕێگایەک بۆ سلماندنی ئاشتی خوازانە بوونی بەنامە ئەتۆمیەکانی تاران پەیدا بکات و لە بەرامبەر سزاکان لە دژی ئێران هەڵبۆشێتەوە. هێشتا لایەنەکان لەسەر وردەکاریەکانی ڕێکەوتنی کۆتایی و کار و توێژ درێژە دەدەن. بەڵام ئەو پرسانە کە ئێستا لەبارەی ئێران دیارە قوبوڵکردنی پیتاردنی سنوورداری ئۆرانیۆم تەنیا لە دامەزراوەکانی نەتەنز گۆڕینی سایتی فۆردۆ بۆ ناوەندێکی لێکۆڵینەوە، دووبارە تەڕاحیکردنەوەی نیونەتەوەی ڕاکتۆری ئاوی قورسی عێراق، گواستنەوەی سانتریفیوژەکانی ناچالاکی ئێران بۆ ئەنبار، کەمکردنەوەی پاشکەوتی ئۆرانیۆم و بەردەوامی چاودێریکردنی ئاژانسی نیونەتەوەی وزەی ئەتۆمی لەسەر دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران. لە بەرامبەردا بڕیارە ڕەشنووسی ئەنجمەنی ئاسایی دژی ئێران هەڵبۆشێتەوە، سزاکانی ئەوروپا و ئەمریکا کۆتایی پێبێت. لەم بارەوە جان کێری وەزیری دەرەوەی ئەمریکا جەختی کردوێتەوە کە ئەگەر تاران بە پێی ڕێکەوتنی لۆزان هەڵسو کەوت نەکات سزاکان بۆ جارێکی دیکە دەست پێ دەکاتەوە. وەزیری دەرەوەی ئەمریکا لەم بارەیەوە ڕایگەیاندووە ڕێکەوتنێک کە بەدەست هاتووە پایەیەکی بەهێزە بۆ ڕێکەوتنێکە بە شوێنیەوەین. هەروەها وەزیری دەرەوەی فەڕەنسا لەم بارەیەوە ڕایگەیاندووە ڕێکەوتن هەنگاوێکی ئەرێنیە، بەڵام هێشتا پرسیارگەلێک ماون کە دەبێت وەڵامیان پێ بدرێت. هەروەها سیگری لاوڕۆف وەزیری دەرەوەی رووسیا لەم بارەیەوە ڕایگەیاندووە ڕێکەوتنی لۆزان گرنگی تایبەتی خۆی هەیە. لە نێوان ڕخنەگرانی و توێژە ئەتۆمیەکان جان بێنز سەرۆکی نوێنەدانی ئەمریکا ڕێکەوتنی لۆزانی بەلاڕێدابردنی ئامانجە سەرەتاییەکان و توێژەکانی ئەمریکا ناو لێبردوو نیگەرانی خۆی لەم بارەوە ڕاگەیاندووە. هەواڵنێری ڕۆیتەرز لەم بارەیەوە ڕایگەیاندووە جان بێنز لە حوتوەکانی داهاتوودا کۆماری خوازەکان و دیموکراتەکانی کۆنگرە دەوڵەتی ئەمریکا لە پەیوەند لەگەڵ وردەکاریەکانی ڕێکەوتن و پرسیارگەلێک کە هێشتا بوونیان هەیە دەخاتە ژێر گوشارەوە. بەڵێ ئەگەرچی ئێران هەوڵیدا ڕێکەوتنەکەی لۆزان وەکو لە یەک تێگەیشتنێک نیشان بدات کە چوارچێوەی ڕێکەوتنی کۆتایی پێناسە دەست نیشان دەکات، بەڵام ڕوونا کە ڕاگەیاندنی کۆتایی بنەمای ڕێکەوتنی کۆتاییە. لەم نێوانەدا خاڵی سەرنجڕاکێش جیاوازی لە نێوان ڕاگەیاندنی وەزارەتی دەرەوەی ئێران و ئەمریکایە کە لە چەندین خاڵی سەرێکی خۆی دەرخست. ئەگەرچی کۆماری ئیسلامی توانی هەندێک ئیمتیاز بەدەست بێنێت بۆ نمونە ئەوەی کە چالاکی ئەتۆمیەکانی بەڕەسمی دانی پێدانرا، بەڵام زۆر ڕەشکاوانە هەندێک پاشەکشەی کرد کە تا ئێستا و بۆ ماوەی 10 ساڵ بەتوندی پێداگری لەسەر دەکرد تا ئەو جێگایە کە ئەو پێداگریانە بوو بەهۆی سەپاندنی چەندین گەماڕۆی قورس و لە دەرەنجامدا گرفت و مەینەتێکی بەربڵاو و قوڵی بۆ خەڵکی ئێران بەرهەمهێنا. ئێستاکە ئابووری وڵات و تەنانەت زۆر ڕەهەندەکانی ژیانی سیاسی کۆماری ئیسلامی لە دەرەنجامی ئەو گەماڕەگەلە لەگەڵ ڕوخانی بنەڕەتی بەڕۆڕوو بووە و بەرپرسانی ئەو حکوومەتە ناچار بوون بێنە سەرمێزی وتوێژ و بە بەربڵاوی و لێشاوی پاشەکشە لە هەڵوێستەکانیان بکەن و ئەو ئیمتیازانە ئەوەندە زۆرە کە ناچار بوون ڕاگەیاندنێکی جیاواز لە ڕاگەیاندنی ئەسڵی پێشکەشی ڕایگشتی ناوخۆ بکەن. لێرەدا گرنگ ئەوەیە کە تا 3 مانگی داهاتوو کە دوایین دەرفەت بۆ واژۆکردنی ڕێکەوتنی کۆتاییە کۆماری ئیسلامی پابند بە ڕێکەوتنەکەی لۆزان دەمێنێت و جامی ژەهرەکە تاسەر نۆش دەکات، یان لایەنی توندڕاوی دەسەڵات دیسان بەرەو تێکدانی پرۆسەکە هەنگاو هەڵدەگرن. بە هەر شێوە ئەوەی لە لۆزان ڕوویدا
تەسلیم بوونێکی بنەمایی بووە و نیشانیدا کە کۆماری ئیسلامی و هەروەها خامنەیی لە دوایی ساتەکاندا ئامادەن هەر جۆرە پاشەخشە لە هەڵوێستەکانیان بکەن و هەڵبەت بە فری و درۆ و تەواشەکردنی ڕاستیەکان هەر جۆرە شکستێک وەکو سەرکەوتن نیشانی خەڵک بدەن. هەواڵێکی دیکە و هە لەسەرەوە پەیوەندە بەنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل سەرڕای ناڕەزایەتی دەربڕین بە ڕێکەوتنی ئەتۆمی نێوان ڕژیمی ئیسلامی ئێران و زلهێزەکانی جیهان. ڕۆژی هەینی 14 خاکلێوە لەگەڵ کابینەکەی خۆی دانیشتنێکی بەپەلەی ئەنجامدا. بەپێی راپۆرتی میدیاکانی ناوخۆی ئیسرائیل نەتانیاهو لەو دانیشتە وەزیرانی پەیوەندیداری بە پرسی ئەمنێتی بەرپرسانی ڕێکخراوە هەواڵگرەکان و سەرۆکی سادی سوپای ئەو وڵاتەی لە ڕوانینی خۆی لە پەیوەند لەگەڵ ڕێکەوتن ئاگادار کردوێتەوە. راپۆرتێک لەم بارەیەوە. بەنیامین نەتەنیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل سەرڕای ناڕەزایەتی دەربڕین با ڕێکەوتنی ئەتۆمی نێوان ڕژیمی ئیسلامی ئێران و زلهێزەکانی جیهان ڕۆژی هەینی 14 خاکلێوە لەگەڵ کابینەکەی خۆی دانیشتنێکی بەپەلەی ئەنجامدا. بەپێی راپۆرتی میدیاکانی ناوخۆیی ئیسرائیل نەتەنیاهو لەو دانیشتنەدا وەزیرانی پەیوەندیدار بە پرسی ئەمنیەتی بەرپرسانی ڕێکخراوە هەواڵگریەکان و سەرۆکی ستادی سوپای ئەو وڵاتەی لە ڕوانینی خۆی لە پەیوەند لەگەڵ ڕێکەوتن ئاگادار کردوێتەوە. هەروەها نەتەنیاهو لە دوایین کاتژمێرەکانی ڕۆژی پێنجشەممە 13 خاکلێوە لە وتوێژێکی تەلەفۆنی لەگەڵ باراک اوباما سەرۆکۆماری ئەمریکا وتبووی کە ئەو ڕێکەوتنە بوونی ئیسرائیل بە هەموو شێوەیەک دەخاتە مەترسیەوە. لە پەیوەندی تەلەفۆنی کە باراک اوباما لەگەڵ نەتەنیاهو ئەنجامی داوە سەرۆکوەزیرانی ئیسرائیل بە سەرۆکۆماری ئەمریکای وتووە کە ڕێکەوتنی لۆزان مەشروعیەتی بە بەرنامەی ئەتۆمی ئێران داوە و ئابووری ئێران باشتر دەکات و دەستێوەردانەکان و پشتیوانیەکانی ئێران لە تێرۆریزم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر دەکات. بەنیامین نەتەنیاهو هەروەها بە ئوبامای وتووە کە جێگۆڕکەی ڕێکەوتن لەگەڵ ئێران نیشاندانی قاتعیەت لە بەرامبەر ئەو وڵاتەیە و زیادکردنی گوشارەکان لەسەر ئەو ڕژیمەیە تا گەیشتن بە ڕێکەوتنی کۆتاییش ئەو پرۆسەیە دەبێت درێژە بکێشێت. لە هەمان کاتدا بەرپرسێکی باڵای ئیسرائیل کە هاواڵنەری فەرەنسا ئاماژەی بەناوی نەکردووە ڕێکەوتنی لۆزانی هەڵەیەکی مێژووی ناو لێ بردووە وتوێتی کە جیهان لەمە بەدواوە زۆر زیاتر لەگەڵ مەترسی ڕوبەڕوو دەبێتەوە. هەروەها یڤالشتاینەتز وەزیری هەواڵگری و کاروباری ڕاهبۆردی ئیسرائیل لە کاردانەوە بە ئەو ڕێکەوتنە وتی کە دەوڵەتی ئیسرائیل ئەو ڕێکەوتنە بەدوور لە ڕاستی دەزانێت و درێژە بە گوشارەکانی خۆی دەدات تا ڕێکەوتنی کۆتایی کە بڕیارە تا 3 مانگی دیکە واژۆ بکرێت بەم خراپیە نەبێت. لە هەمان کاتدا ئیسرائیل هیوادارە کە لەلایەن کۆنگرەی ئەمریکاوە گوشارەکانی خۆی لەسەر کۆشکی سپی لە پەیوەند لەگەڵ ئێران زیاد بکات. لە سەروبەندی سەردانی ڕۆژەکانی داهاتووی جان بێنز سەرۆکی نوێنەرانی ئەمریکا بۆ بەیتولمقەدەس نەتەنیاهو لەگەڵی لەم بارەوە وتوێژ دەکات. لەلایەکی دیکەوە ڕێکخراوی ئایپاک کۆمیتەی پەیوەندی ئەمریکا و ئیسرائیل کە بەهێزترین لۆبی ئیسرائیل لە ئەمریکایە لە بەیاننامەیەکدا لەم بارەوە وتی کە ڕێکەوتنی لۆزان ئێران وەکو وڵاتێک لە سەروبەندی بوون بە هێزێکی ئەتۆمی دەهێڵێتەوە. بەڵە بەڕێزان لە درێژەی بنامەی لاپەڕی حەوت دەبێ ئاماژە بۆ ڕاستی بکەین کە ئیسرائیل تەنیا وڵاتێک نییە کە دڵنیگرانی دۆستی ئەتۆمی کۆماری ئیسلامیە، بەڵکو عەرەبەکانی ناوچە بەتایبەت عەرەبستانی سعودیەش و هەروەها تورکیا بە شێوەیەک نیگەرانن کە کۆماری ئیسلامی لە کۆتاییدا دەستی بە چەکی ئەتۆمی بگات و ئەوە ئاسایشی ناوچەکە و هەروەها بەرژەوەندیە نەتەوەیەکانی ئەو وڵاتانە بەتوندی دەخاتە مەترسی. لەم نێوانەدا بێگومان ئیسرائیل ناتوانێت بە ئاسانی لەگەڵ هەر جۆرە ڕێکەوتنێک بێت، بەتایبەت ئەوەی کە دروشمی سەرەکی کۆماری ئیسلامی لە ماوەی 36 ساڵی ڕابردوو لە ناوبردنی ئیسرائیل بووە و لەو پێناوەدا بە هەموو وزەوە هاوکاری کردووە لەگەڵ دەیان گروپی میلیشیا و تێروریست وەکو حیزبوڵڵا و حەماس. بۆیە زۆر ئاساییە کە ئیسرائیلەکان نیگەرانی هەر جۆرە ڕێکەوتنێک بن کە مەجال بە تاران بدات لە درێژەدا و بە شاراوایی سەر لە نوێ پرۆسەی دروستکردنی چەکی ئەتۆمی چالاک بکاتەوە. جگەل لە دۆسی ئەتۆمی ئیسرائیلەکان بەتوندی نیگەرانی بەرنامەی موشکی کۆماری ئیسلامی و لەوە دەترسن کە ئێران بە نەمانی گەمارۆکان پارەی پێویست بۆ پێداگری و پێشخستنی بەرنامەی موشکی خۆی دابین و هاوتەری بیش یارمەتیەکانی خۆی بۆ حیزبوڵڵا و حەماس زیاتر بکات. لە ئاست وڵاتانی عەرەبیش نابێت لەبیر بکەین کە لە نێوان وڵاتانی ناوچە و کۆماری ئیسلامی ڕکابەرێکی سیاسی هەیە کە بەداخەوە کۆماری ئیسلامی ئەو ڕکابەریە ئاساییەی بەرەو ئاقار و ئاراستەیەکی
مەترسیدار هانداوە و بە ئاژاوەگێڕی و قەیران دروستکردن و دەستێوەردان لە کاروباری ناوخۆی ئەو وڵاتانە بووە بەهۆی سەر ئێشە و هەڕەشەیەکی بەربڵاو بۆ حکوومەتان و وڵاتانی عەرەبی ناوچەکە. بۆیە زۆر ڕوونە کە وڵاتانی عەرەبی هەرێمەکە بە هیچ شێوەیەک نەتوانن کەمتەرخەم بن لە بەرامبەر ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ کۆماری ئیسلامی. هەر جۆرە دەرفەتێک بووە بە ئەتۆمی بوونی کۆماری ئیسلامی وەکو هەڕەشە و مەترسێکی گەورە بۆ سەر ئاسایشی نەتەوەیی و بەرژەوەندەکانی خۆیان پێناسە دەکەن. لەم نێوانەدا ئەوەی کە جێگای مەترسیە دروستبوونی کێبڕکێکی ناوەکی و ئەتۆمی لە ئاس ناوچە زۆر هەستیارە و استراتیژیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تا ئەو جێگایە کە چەندین وڵاتی عەرەبی ڕایانگەیاندووە کە ئەگەر بێت و کۆماری ئیسلامی ئەو دەرفەتەی پێ بدرێت بەرنامەی ئەتۆمەکەی درێژە بدات ئەوە ئەوانیش لەو مەترسیە هەنگاو دەنێن و ڕوو لە تەکنەلۆژی ئەتۆمی دەکەن ئەگەرێک کە دەتوانێت بارودۆخی ئەمنی و سیاسی ناوچەکە لەوەی ئێستا ئاڵۆستر و مەترسیدارتر بکات. ڕیاض یاسین وەزیری دەرەوەی یەمان بە شێوەی ڕەسمی لە عەرەبستان و هاوپەیمانیەکانی داوای کرد هێرشە وشکانەکان دەست پێ بکەن. باوەڕوای ئەو ئەمە تەنیا هەڵبژاردەیەکە کە دەتوانێت ڕێگا بۆ ناردنی یارمەتیە مرۆڤدۆستانەکانیش بکاتەوە کە لە ئێستادا مەحاڵە. وەزیری دەرەوەی یەمان ڕۆژی چوارشەمە 12 خاکەلێ واتە 1 ئاپریل لە هێزەکانی هاوپەیمان کە بە ڕێبەرایەتی عەرەبستان هێرشە نیزامەکانی خۆیان دژ بە حوسیەکان لە وڵاتە دەست پێ کردووە داوای کرد هێزە وشکانەکان بۆ لەناوبردنی ئەوان بەکاربێنن. بەپێی راپۆرتی هەواڵنێری فەرەنسا ڕیاض یاسین وەزیری دەرەوەی یەمان لە چاپێکەوتنێکدا لەگەڵ هەواڵنێری ئەو هەواڵنێریە لە پایتەختی عەرەبستان وتی بەدڵنیاییەوە بەڵێ من داواکاری بەکارهێنانی هێزە وشکانەکانم لەبەر ئەوەی کە لۆ بڕوایەدام لە بڕێک شوێندا هێرشە ئاسمانەکان بێکەڵکن. راپۆرتێک لەم بارەیەوە. ڕیاض یاسین وەزیری دەرەوەی یەمەن بە شێوەی ڕەسمی لە عەرەبستان و هاوپەیمانەکانی داوای کرد هێرشە وشکانیەکان دەست پێ بکەن. بە بڕوای ئەو ئەمە تەنیا هەڵبژاردەیەکە کە دەتوانێت ڕێگا بۆ ناردنی یارمەتیە مرۆڤدۆستانەکانیش بکاتەوە کە لە ئێستادا مەحاڵە. وەزیری دەرەوەی یەمان ڕۆژی چوارشەمە 12 خاکەلێوە واتە 1 ئاڤریل لە هێزەکانی هاوپەیمان کە بە ڕێبەرایەتی عەرەبستان هێرشە نظامیەکانی خۆیان دژ بە حوسیەکان لە وڵاتە دەست پێ کردووە داوای کرد هێزە وشکانیەکان بۆ لەناوبردنی ئەوان بەکاربێنن. بەپێی راپۆرتی هەواڵنێری فەرەنسا ڕیاض یاسین وەزیری دەرەوەی یەمان لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ هەواڵنێری ئەو هەواڵنێریە لە پایتەختی عەرەبستان وتی بە دڵنیاییەوە بەڵێ من داواکاری بەکارهێنانی هێزە وشکانیەکانم لەبەر ئەوەیەکە لەو بڕوایەدام لە بڕێک شوێندا هێرشە ئاسمانیەکان بێکەڵکن. داوای ڕیاض یاسین لە کاتێکدا خراوەتە بەردەم بەرپرسانی نظامی هاوپەیمان کە گروپە یارمەتی دەرەمرۆییەکان بە ئاماژە بەڕێژەی زۆری خەسارە مەدەنیەکان هەڕەشە دەکەن لە سازبوونی کارەساتێکی ڕاستەقینەی مرۆیی لە یەمەن. یەمەنێک کە لە هەفتەی پێشوو تا ئێستا کەوتووەتە بەر هێرشی ئاسمانی هاوپەیمانیەتیەک لە وڵاتی عەرەب بە ڕێبەرایەتی عەرەبستانی سعودی. یەکێ لە دیپلۆماتە ڕۆژئاوایەکانیش لەگەڵ ئەوەی کە داوای کردووە نابێ پێناسەی ئاشکرا بکرێ بە هەواڵنێری فەرەنسای وتووە هێرشی وشکانی زۆر ئاڵۆز و ئەستەم دەبێ بۆ هۆیەکە هێزە نظامیەکان دەبێت لە ناوچە شاخاویەکانی باکووری یەمەن تێپەڕنکە بۆ شەڕکەرە حوسیەکان ناوچەیەکی ناسرا و شارەزانلی بەڵام دژبەرانی ئەوان لەو ناوچانە تووشی کێشە دەبن. ئاژانسەکانی فریاگوزاری و یارمەتی مرۆڤدۆستانە ڕۆژی سێشەمە ڕایگەیاندبوو کە ناتوانن بچنە نێو یەمەن و بۆ دابینکردنی پێگەی چوونە نێو ئەو وڵاتە کەس یارمەتیان ناکا. هەروەها ڕێکخراوی پزیشکانی بێسنوور ڕایانگەیاند داخرانی فڕۆکەخانە نێودەوڵەتیەکانی یەمەن و داسەپاندنی قۆڕ بەسەر هاتوچووی دەریایی لە وڵاتە بۆتە بربەستێکی گەورە لەسەر ڕێگەی چالاکی دوکتورەکان و پسپۆڕەکانی ئەو ڕێکخراوەیە. لەلایەکی دیکەوە نەتەوە یەکگرتوەکان ڕادەگەیەنێت یەمەن لەسەر لێواری لە ناوچوونی تەواودایە لە کاتێکدا هێرشە ئاسمانیەکان و شەڕێکی قرس کۆڵان بە کۆڵان بەردەوامە. لەلایەکی دیکەوە ئەمریکا هەڵبساردنی فرۆشتنی چەک لەسەر وڵاتی مسر هەڵگرت کە یەکێ لە وڵاتانی ناو هاوپەیمانەتی عەرەب بۆ ڕوبەڕووبوونەوەی حوسیەکانی یەمەنە. شارەزایان پیان وایە ئەم هەوڵەی ئەمریکا وەکو پشگیریکردنێکی کردەیە لە پێکهێنانی هاوپەیمانیەتیەکە. هەروەها لە ئەنجامی بردمانی فڕۆکە جەنگیەکانی سعودیە و هاوپەیمانان باڵەخانەی کونسلی رووسیا لە عەدەن زیانی زۆری بەرکەوتووە. سەرچاوەکەیش ڕایگەیان بەرپرسانی رووسیا تاوتوێی داخستنی کوسوخانەکە دەکەن. باڵێزخانەی رووسیا لە سەنعای پایتەختی یەمەن ڕۆژی پێنجشەمە ڕایگەیان لە ئەنجامی بردمانی هێرشە فڕۆکەکانی سعودیە و هاوپەیمانەکانی بۆ سەر یەمەن باڵەخانەی کونسلی رووسیا لە عەدەن زیانی زۆری بەرکەوتووە.
لە کاتی دەستپێکی هێرش ئاسمانیەکانی عەرەبستان و هاوپەیمانەکانی بۆ سەر یەمەن لانی کەم 93 شارۆمەندی مەدەنی کوژاون و 364 دیکەش بریندار بوون. سەبارەت بە قەیرانی یەمەن دەبێت ئاماژە بە دوو خاڵی سەرەکی بکەین. یەکەم پرسیاری سەرەکی لەم ڕۆژانەدا ئەوەیە بۆچی عەرەبستان بەو شێوە توند لەگەڵ قەیرانی یەمەن هەڵسوکەوتی کرد. لە وەڵامدا دەبێت ئاماژە بۆ ڕاستیە بکەین کە یەمەن وەکو وڵاتێکی دراوسێ عەرەبستان خاوەن گرنگی و کاریگەریەکی استراتیژیکە بۆ ئاسایشی نەتەوەی ئەو وڵاتە. تا جێگایەکە هەندێک کارناز لەو باوەڕەدان یەمەن حەوشی خەڵوەتی سعودیەکانە و هەر چەشناڵە گۆڕێک لە وڵاتە ڕاستەوخۆ کاریگەری دەبێت لە هەلومەرجی ناوخۆی عەرەبستان. بۆیە کاتێک کە ئێرانیەکان لە لوبنان، فلستین، سووریە و عێراق دەستێوەردانی کرد، سعودیەکان بە شێوەیەکی ناڕاستەوخۆ هەوڵیاندا کە لە بەرامبەر چالاکیە تێکدەرەکانی ئێران ڕاوەستن. بەڵام کە دەستێوەردان گەیشتە یەمەن و حوسیەکان بە یارمەتی کۆماری ئیسلامی توانیان دژی حکوومەتی یاسایی سەنعا کودەتا بکەن و بەرەو باشووری یەمەن پێش بکەون. چیری کە سعودیەکان نەیانتوانی بێدەنگی بگرن و بەداخوازی سەرۆکۆماری ئەو وڵاتە دەستیاندایە دەستێوەردانی سەربازی کە هەڵبەت وڵامێکی ڕوون و ڕاشکاوانە و قایم بوو لە بەرامبەر سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئێران. و لە خاڵی دووهەمدا دەبێت ئەو ڕاستیە لەبیر نەکەین کە حوسیەکان بە تەنیا نیان دەتوانی بەو شێوە خێرا و بەربڵاوی وڵات داگیر بکەن و هاوکێشەکان بگۆڕن. بەڵکو جگە لە ئێران هێزەکانی سەر بە عەلی عەبدوڵڵا ساڵح سەرۆکۆماری پێشووی یەمەن هاتنە هانای حوسیەکان و بە پێچەوانەی ڕەوتی 30 ساڵی ڕابردوو لە نێوان ئەو دوو لایەنە هاوپەیمانێک دروست بوو کە هەڵبەت هەر ئەو هاوپەیمانێش نیشان دەدات ئەگەرچی حوسیەکان لە سەرەتاوە دژی هەڵاوارنی ئاینی و کۆمەڵایەتی دەستیان بۆ چەک بردبوو، بەڵام لە درێژەدا و بەهۆی ئامۆژگارەکانی تاران سەودایەکی دیکەیان گرتە بەر و ویستیان بەسەر هەموو یەمەن زاڵ بن. بۆیە سەرۆکۆماری یاسایی یەمەن دەڵێت حوسیەکان بووکە شوشەی دەستی کۆماری ئیسلامی ئێران و دەبێت بە هەر شێوەیەک بووە وڵات لە دەستی ئەو هێزە توندڕەوە ڕزگار بکرێت. و هەواڵێک و ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی لە نوێترین راپۆرتی خۆیدا ئامارێکی سەبارەت بە دەرکردن و جێبەجێکردنی حکمی ئەعدام لە جیهان بڵاو کردەوە. بەپێی ئەو راپۆرتە زۆرترین ڕێژەی ئەعدام لە جیهان لە ساڵی 2014 زیانی لە ئێران بەڕێوە چووە. ڕێکخراوی مافی مرۆڤی لێبوردنی نێونەتەوەیی لە نوێترین راپۆرتی خۆی کە ڕۆژی سێشەممە 12 خاکلێەوە بڵاوی کردەوە ئاماژەی بە حکمی ئەعدام و جێبەجێکردنی لە جیهان لە ساڵی 2014 کردووە. هاوکارم راپۆرتێک لەم بارەیەوە. ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی لە نوێترین راپۆرتی خۆیدا ئامارێکی سەبارەت بە دەرکردن و جێبەجێکردنی حکمی ئیعدام لە جیهان بڵاو کردەوە. بەپێی ئەم راپۆرتە زۆرترین ڕێژەی ئیعدام لە جیهان لە ساڵی 2014 زاینی لە ئێران بەڕێوە چووە. ڕێکخراوی مافی مرۆڤی لێبوردنی نێونەتەوەیی لە نوێترین راپۆرتی خۆی کە ڕۆژی سێشەممە 12 خاکەلێوە بڵاوی کردەوە ئاماژەی بە حکمی ئیعدام و جێبەجێکردنی لە جیهان لە ساڵی 2014 کردووە. بەپێی ئەم راپۆرتە ئەو ئامارانە کە لە جیهان تۆمارکراون لە ساڵی ڕابردووی زاینی بە ئاستی 541 حکم زیادی کردووە و گەیشتووەتە 2466 حکم. بەوتەی کارناسانی ئەو ڕێکخراوەیە ژمارەیەک لە وڵاتان بە ناوی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ تێرۆریزم دەستیان داوەتە جێبەجێکردنی حکمی ئیعدام. ئەو جۆرە ئیعدامە لە ساڵی 2014 بەتایبەت لە دوو وڵاتی مسر و نەیجیریا بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. ئۆلیڤەر هێندرەی ژوەتەبێژی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی لە ئەڵمان لەم بارەیەوە ڕاگەیاندووە لە ساڵێکدا کە ئێمە شاهدی ئیعدامی نامرۆڤانە بووین لەلایەن گروپە تۆندڕەوەکان لە جیهان وەکو گروپی تێرۆریستی داعش جێگەی شەرمە کە ژمارەیەک لە دەوڵەتەکان دەرکردنی حکمی ئیعدام لەگەڵ پرسی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ تێرۆریزم بەڕێوە دەبن. بەرپرسانی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی لەسەر ئەو بڕوایەدان کە دەرکردنی حکمی ئیعدام بۆ چاوترسێنکردن هیچ کاریگەریەکی نییە. بە سەرنج بەوەی کە ژمارەی دەرکردنی حکمی ئیعدام زیادی کردووە، بەڵام جێبەجێکردنی تا ڕادەیەک دابەزیوە و بە کەمبوونەوەی 22% لە 678 کەس لە ساڵی 2013 گەیشتووەتە 607 کەس. بەشێکی دیکەی راپۆرتی لێبوردنی نێونەتەوەیی تەرخان کراوە بە بارودۆخی مافی مرۆڤ و ئیعدامەکان لە ئێران. بەپێی ئەو راپۆرتە ڕێژەی ڕەسمی ئیعدامەکان لە ئێران لە ساڵی 2014 زاینی 289 کەس بووە. بەوتەی کارناسانی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی 454 کەسی دیکە کە حکمی ئیعدامەکەیان جێبەجێ کراوە و
لەلایەن بەرپرسانی ڕژیمی ئیسلامیەوە ڕانەگەیەندراوە دەبێت بەو ڕێژەیە زیاد بکرێت. لە راپۆرتی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی هەروەها هاتووەکە لە ساڵی 2014 زاینی لە عەرەبستانی سعودی 90 کەس، لە عێراق 61 کەس و لە ئەمریکا 35 کەس حکمی ئیعدامەکەیان جێبەجێکراوە. جێی ئاماژەیە لە راپۆرتی ئاماری ئەو ڕێکخراوەیە بڵاو کراوەتەوەکە دەرکردنی حکم و جێبەجێکردنی ئیعدام لە وڵاتی چین بڵاو نەبووەتەوە بۆ ئەوەی کە بەرپرسانی چینی خۆیان بواردووە لە دانی هەر جۆرە زانیاری و ئامارێک لەم پەیوەندیەدا. کارناسانی لێبوردنی نێونەتەوەیی لەسەر ئەو بڕوایەدان کە جێبەجێکردنی حکمی ئیعدام لە چین زۆرترە لە وڵاتانی دیکە. بەم پێیە بەراوردی ئەوە دەکرێت کە لە ساڵی 2014 حکمی ئیعدامی زیاتر لە 1200 کەس جێبەجێکرا بێت. شتێکی گرنگ و جێگەی خۆشحاڵی لە راپۆرتی لێبوردنی نێونەتەوەیی ئەوەیە کە ژمارەی ئەو وڵاتانە لە جیهان کە تێیاندا حکمی ئیعدام جێبەجێ دەکرێت لە 20 ساڵی ڕابردوودا لە 41 وڵاتەوە گەیشتووەتە 22 وڵات. یەکێک لە دوایین نمونونەکان لەم بوارەدا وڵاتی ماداگاسکارە کە ساڵی 2014 حکمی جێبەجێکردنی ئیعدامی لە وڵاتە هەڵوەشاندەوە. بەڵە بەڕێزان لە جیهانی ئەمڕۆدا کاتێک باسی ئیعدام دەکرێت ناوی چەند وڵات بە خێرایی مشکی مرۆڤ داگیر دەکات. بۆ نمونە چین و عەرەبستان، بەڵام دەکرێت بڵێن ناوی ئێران بەردەوام و بێبڕانەوە لە لووتکەی ناوی ئەو وڵاتانەیە کە ئێستاکەش حکمی ئیعدام تێیدا بە بەربڵاوی و بە شێوەیەکی سیستماتیک بەڕێوە دەچێت. ئەگەرچی بە لەبەرچاوگرتنی ڕێژەی دانیشتوان هەر لە چەند ساڵی ڕابردوودا ئێران زۆرترین ڕێژەی ئیعدامی هەبووە، بەڵام ئەمجار ئیتر بەڕەسمی وەکو یەکەمەی وڵاتی بەکارهێنەری سزای ئیعدام ڕاگەیەندرا. جگە لەوەش شێوازەکانی ئیعدام لە ئێران کارسەدبار و جێگەی باسە. ئیعدامی منداڵی خواردتەمەنی یاسایی لە سێدارەدانی لە شوێنە گشتیەکان و تەنانەت بەردەبارانکردنی ژنان و پیاوان بەشێکن لە سێناریۆی کۆماری ئیسلامی بۆ کوشتنی شارەمەندانی. سەی لەوەدایە کە ڕوحانی سەرۆک کۆماری ئیسلامی بە هاتوو هاوارێکی زۆرەوە باسی لە مافی شارەمەندی و چاکسازی لە بواری مافی مرۆڤ دەکرد و بۆ ماوەیەکی شتوانی ڕایگشتی جیهان فری بدات و هیوایەک دروست بکات لەو بوارەدا. بەڵام کارنامەی ڕەشی دەوڵەتی ڕۆحانی سەلمێنەری یەک ڕاستیەیە، ئەویش ئەوەی کە کۆماری ئیسلامی گۆڕینی دەوڵەتەکان یان کەسەکان ناتوانێت کاریگەری ئەوتوی هەبێت لەسەر هەندێک پرسی بنەمایی کە مافی مرۆڤ یەکێک لەو پرسانەیە. پێناسەی کۆماری ئیسلامی لە ڕوانگەیەکی بەرتەسکی ئایدۆلۆژیکەوە سەرچاوە دەگرێت کە بەدەستی کەس یان کەسانێک ناگۆڕدرێت لەبەر ئەوەی کە لە ڕوانگەی دەسەڵاتدارانی ئەو حکوومەتە بنەما ئایدۆلۆژیکەکان نەگۆڕن و هەروەک خۆیان دەمێننەوە. لەم نێوانەدا مەترسیەکی دیکە سەرنجی زۆرێک لە چاودێرانی بۆ لای خۆی کێشاوە پرسی ڕێکەوتنی ئەتۆمی و کاریگەریەکانی لەسەر دۆسیە مافی مرۆڤە لە ئێران. ئەو مەترسیە هەیە کە کۆماری ئیسلامی ئێران لە دوای ڕێکەوتنی ئەتۆمی دەست بداتە جنایەتێکی تازە و کوشت و بڕێکی نوێ دەست پێ بکات. واتە دوای نوۆشینی جامی ژەهری ئەتۆمی ئەم جاریش وەکو ساڵی 1367 بۆ ئەوەی کە خەڵک چاوترسێن بکات شەپۆلێک لە ئیعدام وەڕێ بخات و گیانی هەزاران گەنجی ئەو وڵاتە بستێنێت. هەڕەشەیەک کە ئەگەرچی ئێستا لە ئاستی دەنگۆ یان گرێمانەیە، بەڵام بە سەرنجدان بەکارنامەی ڕەشی کۆماری ئیسلامی لەو بوارەدا دوور لە ڕاستیش نییە. وەکو دوایین بەڵگەی بەرنامەکەمان ئەشتۆن کارتەر وەزیری دەرەوەی ئەمریکا دەڵێت وڵاتەکەی لە بەرنامەی وڵاتانی عەرەبی بۆ پێکێنانی هێزێکی نیزامی هاوبەش بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ مەترسیەکان کە ڕوو لە زیادبوونە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پشتیوانی دەکات. بەوتەی سەرۆکی پێنتاگۆن وەزارەتی بەرگری ئەمریکا لە هەر شوێنن کە بەرژەوەندی هاوبەش لە نێوان ئەو وڵاتە و وڵاتانی عەرەبی بێت لەگەڵ ئەو هێزە هاوکاری دەکرێت. هەواڵنێرە ڕۆیتێرز ڕایگەیاندۆ کارتێر دەی خاکەلێوە بە هەواڵنێرانی وتووە فەرماندەکانی نیزامی ئەمریکا کە چەند حوت و پێش لەگەڵ ئەو لە کوێیت چاپێکەوتنیان ئەنجام داوە دەڵێن وڵاتانی ناوچەکە کە لەگەڵ هاوپەیمانیەک با ڕێبەری ئەمریکا دژی گروپی تۆرۆریستی داعش لە شەڕدان دەبێت پشتیوانی بکرێن و لە ئەگەری پێویست دەست بدەنە هەوڵی زۆرتر. راپۆرتێک لەم بارەیە ببینن. ئشتۆن کارتێر وەزیری دەرەوەی ئەمریکا دەڵێت وڵاتەکەی لە بەرنامەی وڵاتانی عەرەبی بۆ پێکێنانی هێزێکی نظامی هاوبەش بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ مەترسیەکان کە ڕوو لە زیادبوونە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پشتیوانی دەکات. بەوتەی سەرۆکی پێنتاگۆن وەزارەتی بەرگری ئەمریکا لە هەر شوێنین کە بەرژەوەندی هاوبەش لە نێوان ئەو وڵاتە و وڵاتانی عەرەبی بێت لەگەڵ ئەو هێزە هاوکاری دەکرێت. هەواڵنێری ڕۆیتێرز ڕایگەیاندووە کارتر دەی خاکەلێوە بە هەواڵنێرانی وتووە فەرماندەکانی نظامی ئەمریکا کە چەند حوت و پێش لەگەڵ ئەو لە کوێی چاوپێکەوتنیان ئەنجام داوە دەڵێن
وڵاتانی ناوچەکە کە لە هاوپەیمانیەتیەک بەڕێبەری ئەمریکا دژی گروپی ترۆریستی داعش لە شەردان دەبێت پشتیوانی بکرێن و لایەگەری پێویست دەست بدەنە هەوڵی زۆرتر. ئیشتۆن کارتر وتویەتی بەپێی ئەمە لەو بڕوایە داین ئەگەر ئەوان بەنیاز بن هەوڵی زیاتر ئەنجام بدەن بۆ نمونە لە یەمەن ئەمە هەوڵێکی بەجێگەیە بۆ ئەوەی کە لە کۆتاییدا ئەوە ناوچەی ئەوانە. ئەو وتەی کارتر ڕۆژێک لە دوای ئەوە دێت کە ڕێبەرانی وڵاتانی عەرەبی لە دانیشتنی یەکێتی عەرەب لە شەرم و شێخی مسر لە پێکێنانی هێزی هاوبەش قسە و باسییان کردبوو پشتیوانیان لێکردبوو. لە بەیاننامەی کۆتاییە و یەکێتیە نوێی خاکەلێوا بە پێکێنانی هێزی هاوبەشی نظامی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەوەی کە خۆیان زیادبوونی هەڕەشە ئەمنیەتیەکان ناویان لێبردبوو ئاماژە کراوە. بەپێی راپۆرتەکان بڕیارە پێکهاتنی ئەو هێزە نظامیە لە مانگەکانی داهاتوو دیاری بکرێت. پێشتر لە سەرماوەزی ساڵی ڕابردوو وڵاتانی ئەندامی ئەنجومەنی هاوکاری خەلیجی فارس بۆ پێکێنانی هێزێکی دەریایی و پۆلیسی دژی ترۆریستی هاوبەش بەڕێکەوتن گەیشتە بوون. ئیشتۆن کارتر لە وەڵام بە پرسیاری هەواڵنێران لەم بارەیەوە کە ئەمریکا لەگەڵ هێزی هاوبەش کە بڕیارە پێک بێت هاوکاری دەکات ئاماژەی کردکە لە ئێستادا وڵاتانێک وەکو عەرەبستانی سعودی و بەحرین هاوکاری هاوبەشی ئەمنیەتیان لەگەڵ ئەمریکا هەیە. کاتر وتویەتی ئەوانە هاوپەیمانانی ئەمنیەتی ئێمەن و هەر کات کە لە ڕاستای بەرژەوەندی ئەمریکا لە ڕاستای بەرژەوەندی ئێمە هەوڵ بدەن ئێمە بە هاوکاری لەگەڵیان درێژە دەدەین. هەرەو جۆرەکە لە پرسەکانی دیکە هاوکاریمان کردووە. ئەمریکا لە ئێستادا لە هێرشی هاوپەیمانانی لە ناوچەکە بە ڕێبەرایەتی عەرەبستانی سعودی دژی چەکدارە حوستیەکان لە یەمەن پشتیوانی دەکات. لە هەمان کاتە ژمارەیەک لە وڵاتانی عەرەبیش ئەندامی هاوپەیمانی ئەمریکان لە دژی شەکدارانی داعش. وتەی دوایی ناوەیە ڕوونە کەزل هێزەکان لە هەرێمێکی گرنگ وەکو ڕەشەڵاتی ناوەڕاست خاوەن بەرژەوەندی تایبەت بە خۆیانن کە هەڵبەت زۆریش لە یەک جیاوازن. بۆیە جگە لە وڵاتانی ناو هەرێمەکە چەندێنی یاریچی و هێزی دیکەی جیهانی هەن کە ڕووداوەکانی ئەو ناوچەیە لەلایەن خاوەن گرینگە و هەر هێزێک هەوڵ دەدات بۆ خۆی یاریچی و هاوپەیمانی تایبەت دەستەبەر بکات. بۆ نمونە لە قەیرانی سووریا بەڕوونی و ئاشکرایی ڕووسەکان لەگەڵ ئەمریکا کەوتنە مناقەشە و ڕکابەری و زۆر ڕاشکاوانە تاکو ئێستا پاڵپشتیان لە بەشار ئەسەد کردووە و دوادەیکەن. لە بەرامبەریشدا ئەمریکایەکان و یەکێتی ئوروپا لایەنگری لە ناڕازیانی سووریا دەکەن. ئێستاش لە یەمەن ڕووناکە بەرژەوەندەکانی هەر یەک لەو زلهێزانە ئاراستەیەکی جیاواز و تایبەت بەخۆی هەیە. تا ئەو جێگایە کە ڕووسەکان بە خێرا ئیدانەی هێرشە ئاسمانەکانی هاوپەیمانی عەرەبەکانیان کرد دژی حوسیەکان. لە بەرامبەردا ئەمریکا بە سێ هۆکار پاڵپشتی لەو هێرشانە دەکات. یەکەم چۆن عەرەبستان و وڵاتانی کەندا و هەل لە پێشتریش هاوپەیمانی سونەتی ئەمریکا و ئەمریکا دەزانێت بۆ ڕاگررتنی ئەو هاوپەیمانیە بەنرخە دەبێت لە کاتی قەیرانەکاندا پاڵپشتیان بکات و تەنانەت ئەگەر هەر بە قسە و ڕاگەیاندریش بێت. و دووهەم ئەمریکا باش دەزانێت شەڕی یەمەن زۆرتر شەڕی کۆماری ئیسلامی و لایەنی بەرامبەر بە تایبەت عەرەبستانە بۆیە ناتوانێت بە ئاسانی ئیجازە بدات کە تاران لەو شەڕە سەرکەوێت و یەمەن بباتە ژێر هێژمۆنی خۆیەوە. و سێهەم لە ڕکابەریە ناوچەیی و جیهانیەکان ئەمریکایەکان باش دەزانن کە ڕووسەکان پاڵپشتی لە ئێران و حوسیەکان و بە تایبەت هێزەکانی عەلی عەبدوڵڵا ساڵح دەکەن بۆیە ناتوانن بە دەنگی تەواو ڕابگرن و هەوڵ دەدەن ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ بەشداری لەو شەڕە بکەن نەهێڵن لایەنی بەرامبەر سەرکەوێت. بەڵێ خۆشەویستان بەنامەی لاپەڕی حەوتان پێشکەشکرا تا بەنامەیەکی دیکە کاتخۆش.